وەرزی پێگەیشتنی بەرهەمی خەیارە. جوتیاران دەست دەکەن با کۆکردنەوەی بەرهەمەکانیان. ئەمیر جوتیارێکی ناوچەی بازیانە. ماوەی 15 ساڵە خانووی پلاستیکی هەیە و کار لە بەرهەمهێنانی سەوزە و میوە جیاوازەکان دەکات. ئەم ساڵیش بەرهەمێکی زۆر باشی خەیاری هەیە و 3 ڕۆژدارێک تۆن و نیوێک خەیار دەخاتە بازاڕەوە. بەرهەمی پێگەشتنمان ئیتر ئێستا حالیان لە پێگەشتنین توانم بڵێم لە ساعت 40 لە ساعت 30 ئێستا بەرهەمی ناوخۆ پێگەشتووە خاز لە محافەزەی سلێمانیە لە 15 لە 15 لە 25 تر لوتەنێ بە خەیارەوە ئەچینە کۆتایی مانگی 6 لە ساعت 7 لە ساعت 8 بەرهەمی خۆمانەچێتە بازاڕەوە. ئەمیر و جوتیارانی دیکە خوازیارن گرنگی با بەرهەمە خۆماڵیەکان بدرێت و لە ناوخۆ و دەرەوەشدا بازاڕیان بۆ بکرێتەوە و بەرهەمەکانیان ساخ بکرێتەوە تاوەکو کێبڕکێ بکەن لەگەڵ ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێن و زۆر جار کوالێتیان نزمە. وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاویش سەبارەت با گرنگیدان با بەرهەمی ناوخۆیی ڕایدەگەێنێت کار دەکەن بۆ بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیەکانی جوتیاران و لیژنەیەکیان پێکێناوە بۆ کارکردن لە هەناردەکردنی بەرهەمی ناوخۆیی بۆ دەرەوەی وڵات. لە ناوخۆشدا تیشکیان خستووەتە سەر با پیشەسازیکردنی بەروبوومە کشتوکاڵیەکان. وەزارەتی کشتوکاڵ پلانێکمان هەبوو لەگەڵ وەزارەتی زراعی عێراق بۆی ڕۆژمێری کشتوکاڵیەک خین بازاڕی هەردوو لە بەڕوویەک کراوە بێ هەندێک ئاستەنگمان ماوە بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی بەغدامان کرد بۆ ئەوی کە بازاڕەکان بکەینەوە. خاڵی دووەم ئێمە کارمان لەسەر بابەتی بە بازاڕکردن کردو لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق بۆ ئەو مەبەستە لیژنەیەکی هاوبەش پێکهێنراوە. ئەم لیژنە هاوبەشە لە وەزارەتمان لەگەڵ نووسنگەی سەرۆکوەزیرانە بۆ ئەوی کار بکات لەسەر هەناردەکردنی بەرهەم بۆ دەرەوەی وڵات و چەندین بازاڕی جۆرا و جۆرمان دۆزیوەتەوە چ بازار لە ئیتحادی ئەوروپی چ لە وڵاتانی کەندا و ئێستا ئایتمانە یاخود ئەو بەرهەمانەی کە دیاریمان کردوون بیخەینە زمانی پرۆسەی هەناردەکردنەوە ئەوە سەرقاڵی یەکلاکردنەوەی چکە خۆتان دەزانن مواصفاتی بازاڕی دەرەوە جیاوازە لە مواصفاتی عێراقی و جگە لەوەش ئێمە لە ناوخۆی خۆماندا تەرکیزمان کردوتە سەر بە پیشەسازیکردنی بەروبوومە کشتوکاڵیەکان. ساڵانە لەگەڵ پێگەیشتنی بەرهەمە خۆماڵیەکان وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی هەرێم بە بڕیار قەدەخا دەخەنە سەر هاوردەی ئەو بەرهەمانەی کە وەرزی پێگەیشتنیانە تاوەکو ماندووبوونی جوتیاران بە فیڕۆ نەڕات و بەرهەمەکانیان ساخ بکرێتەوە. بەپێی ئاماری کۆمەڵەی گەشەپێدانی خانووی پلاستیکی زیاتر لە 20,000 خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستان هەیە کە زۆرینەیان لە سلێمانیە و لە ئێستادا ڕۆژانە زیاتر لە 750 تۆن بەرهەمی خەیار دەخەنە بازاڕەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.